ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکانی سەر بە هەردوو حیزبی دەسەڵاتی کوردستان ساڵانە لە نێو خوێندنگا و پەیمانگا و زانکۆکان فۆرمی ئەندامەتی بە قوتابیان پڕ دەکەنەوە و هەندێک جاریش فشار بۆ پڕکردنەوەی فۆرمەکە لە قوتابیان دەکەن. هەر قوتابی و خوێندکارێکیش نەچێتە ژێر باری فشار و داواکاریەکانیانەوە کێشەی بۆ دروست دەکەن. دیاردەی ڕێکخراوە خوێندکاریەکان قوتابی خوێندکاریەکان کە سەر بە دەسەڵاتن ساڵانە ئەم دیاردەی لە ناوەندەکانی خوێندن بەداخەوە زەق دەکرێتەوە کە من پێم وایە حەڕەمی زانکۆ و حەڕەمی ئامادەیەکان ناوەندەکانی خوێندن ئەبێ دوور بێ لەمانە لە زیاتیەوەی تەنها تایبەت بێ بە زانست و علم و معریفەت و بەهێزکردنی ژێرخانی زانستی بۆ ئەم ناوەندانی خوێندن بەداخەوە ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکانی سەر بە دەسەڵات ئاساکاریشان بۆ دەکرێتن دەخرێن ناو ناوەندەکانی خوێندن و کۆمەڵێک فۆرم بە قوتابیان پڕ دەکرێتەوە جاری وا هەیە لەژێر فشاریش قوتابیان پڕی دەکەنەوە کە ئەمە بەڕاستی پێشێلکارێکی زەقە لە ناوەندەکانی خوێن دەکرێتن و بەداخەوە بەڕێوەبەرەکانیش ئاسانکاریان بۆ دەکەن جاری وا هەیە پەروەردەش ئاسانکاری بۆ دەکات کە ئەمە ئیشی ئەوان نییە ئەمە کاری ئەوان نییە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵانە زیاتر لە 100,000 قوتابی سوود لە چاڵەشەکانی دەبینن. ئەو ڕێکخراوە زیاتر ئاستەنجی بۆ دروست دەکرێت تاکو لە نێو ناوەندەکانی خوێندن خزمەت بکات. لە بەرامبەردا ڕێکخراوەکانی دەسەڵات زۆر کار ئاسانیان بۆ دەکرێت و بەڕێوەبەری فەرمانگەکانیش هاوکار و یارمەتی دەریان دەبن. ڕێکخراوێکی وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ساڵانە دەتوانێت نزیک بە 100 بۆ 200,000 تەڵەبە خزمەت بکەوە سودمەند بێ لە پرۆژە جۆر بە جۆرەکانی بەکارە خۆبەخشیەکانی ڕێگری و عواقیبی زیاتری هەیە لەوەی کە ڕێکخراوێکی جیشێک ناکە بەڵام بە کەیفی خۆی دەتوانێت فۆرمی حیزب لە ناو ناوەندەکانی خوێندن بڵاو بکاتەوە و تەڵەبە بە تەڵەبە بەسەریدا تەوزیع بکە مدیر و فەرمانگە و دەوائیرەکان هاریکاری دەکەن بۆ ئەوەی فۆرمی ئەندامەتی لەلایەن قوتابیانەوە پڕ بکرێتەوە کە بەشتێکە پێچەوانەیە لە بە هەموو عورفێکی کاری ڕێکخراوەیی کە تۆ ناتوانی کارە حیزبیەکەت بەریە ناو قوتابخانەکان و ناوەندەکانی زانکۆ بەڵکو دەبێت پرۆسەی خزمەتکردن پرۆسەی خزمەتگوزاری پرۆسەی کاری ڕێکخراوی مەدەنی بەریتە ناوەندەکانی خوێندن و پرۆسەی زانستیەوە. دەسەڵاتدارانی کوردستان بە پاسا و ڕێگەی جیاجیا ڕێگری لەو ڕێکخراوانە دەکەن کە ئامانجیان هۆشیارکردنەوەی قوتابیانە و دەیانەوێت گەنجانی کوردستان کارامە و خاوەن پەیام بن. لە بەرامبەردا دەسەڵاتداران کار بۆ جۆرە ڕێکخراوێک دەکەن کە گەنجان سەرقاڵی ئارەزوو و خۆشیەکانی دنیا دەکەن و لە بەرپرسیارەتی دایان دەماڵن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.